بتوانین مۆزەخانەیەکی زانستی پێشکەش بە قوتابیان بکەین و لە داهاتوودا کادیری باش پێ بگەێنین بۆ خزمەتی خوێنەوارەکانی کوردستان. ئێمە بۆ ماوە زیاتر لە 3 مانگە خەریکی ئامادەکردنین مۆزەخانەیەکین بۆ بەش شوێنەوار کە تێدا پارچە شوێنەواری ئەسڵی و وە کۆپی تێدا لەخۆ دەگرێت وە گشت سەردەمە جۆرە جۆرەکان تایبەت بە هەرێمی کوردستان و ناوچەکە بە گشتی دەتوانین بڵێن میسۆپۆتامیا لەخۆ دەگرێت. کردنەوەی ئەم مۆزەخانەیە شتێکی فێرکاریە پێداگۆژیە بۆ قوتابیانی بەشی شوێنەوار و مامۆستاکان بۆەوەی بتوانن بە شێوەیەکی باش قوتابیەکان فێرکەن و تیان بگەینن چونکە ئێمە تەنیا ئیشی پراتیکی یان نەزەریمان نیە تیۆریک ئەبێ ئەو شتانەش ببینن و فێری بن وەکو سیرامیک وەکو تابلێت چۆن ینی وانەیان بۆ شەرحەکەین ئەمە شتێکی هەڵێکە بۆ قوتابیەکان کە بتوانن زیاتر لە شتەکان تێبگەن بە شێوەیەکی زانستی و ئەکادمیک. سەرقاڵی ئامادەکارین بۆ کۆنسێرتێکی خێرخوازی بە هاوکاری برادرانی گروپی میوزیکی سەهەند. بەتەماین ئینشاڵڵا کۆنسێرتێک بکەین بە مەبەستی پاڵپشتی و کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ مناڵە بێ سەرپەرشتانە وەکو ئەرکێکی مرۆڤانە و وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بە باشمانزانی کە هاوکاریە و ڕێکخراوە بکەین کە ڕێکخراوی ناز بۆ مناڵانی بێ سەرپەرشت سەرجەمی داهاتەکەی بۆ ئەو مناڵانە بەکارهێنرێت و ئێمە هەموو بە خێرخوازیان با بڵێن بە خۆبەخش ئەم کاراکەی. ماوەی هەفتەیە کە سەرقاڵی خۆ ئامادەکردنین بە سازدانی کۆنسێرتێک لە ڕێکەوتی دەی دوی 2018 لە تەلاری هونەر کاتژمێر 5 ئێوارە. دڵم کیژۆڵە وڕەکانە لە کوێت گاز گەمەی لەسەر دەشتێ لە مەڵبەندی لێڕەوان و جەنگەڵی ناوەڵا لە شاری سووتان و کیمیایە لە نێوانگڕ و ئاوری ئەوە دڵم کیژۆڵە وڕەکانە لە کوێت گاز گەمەی لەسەر دەشتێ لە مەڵبەندی لێڕەوان و جەنگەڵی ناوەڵا لە شاری سووتان و کیمیایە لە نێوانگڕ و ئاوری دەبێ برانی خوارێن ڕێوڕسمی دەوەندانە بەڕێوە دەچێت دیارە و ساڵ بەفر نەباری بوو وەک ساڵم بەفر زۆر کەم بوو و حتا شوێنی ڕێوڕسمەکە بەفر لێ نەبوو مەراسمەکە بێڵەندانە بوو بۆیە بەفرێکیوانە باری بوو هەتا بێڵەن هەڵگرین تا دایانێنەوە بەڵام بەپێی زەرورەت وە پێی ئەوەی کە کللتورێکی جوانی بێڵندانە بمانێ بپارێزین پێویستە هەموو ساڵێ بەفر ببارێ و نەبارێ ئەو ڕسمە بەڕێوەری. گرنگی ئەو بەرزڕاگرتنی ئەو کۆڕ و بەرنامانە ئاشناکردنینەوەی نوێ لەگەڵ کۆمەڵک لە کللتور و فەرهەنگ کە ڕیشەی لە جوغرافیای کوردستاندا هەبووە و ڕاگرتنی ئەو فەرهەنگ و کللتورەیە کە پێویستە نەوە بەنەوە و سنگ بە سنگ بگەڕێت تاکو دەگاتە دەستی نەوەکانی داهاتووی ئێمە.